خۆشەویستان سڵاوتان لێ بێم کاتتان باش من ئەمڕۆ لە حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبم کەم پێشانگایە لە سێیدا لە ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجەلالەوە کە 8 ساڵ تێپەڕیوە ئەم پێشانگایە بە ڕووی خوێنەران و ئەدیبان و ڕۆشنبیران کرایەوە ئەم پێشانگایە لە ژێر هەزاران ناونیشانی جیاواز لێرەیە کتێببوونی هەیە کە زیاتر لە 250 دەستگای چاپی ناوخۆی و بیانی تیا بەشداریان کردووە ئەم پێشانگایە دەبێتە دەرفەتێکی باش بۆی کە نوێترین کتێبەکان نوێترین نووسراوەکان نوێترین وەرجێڕانەکان لێرەدا بخرێسە بەردیتی خوێنەران و ئەدیبان و ڕۆشنبیران کە بتوانن کتێب بۆ خۆیان زیادکەن ئاستی ڕۆشنبیریان زیاتر بەرەو پێشەوە بەرن لە نێو هەموو ئەم کتێبانەیە ئەبینین خەڵکانێکی زۆر هەم لە شاری سلێمانی و شار و شارچکەکانی ترەوە سەردانی ئەم پێشانگایەکەن و بێگومان فیدباکێکی باشیان هەیە بۆ ئەم پێشانگایە چونکە بەشێکی گرنگە بۆ نەو ئەدەبیات و بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ئێمە یەکێ لەو خاڵە گرنگانەی کە من ئەمڕۆ مەوێت جەختی لەسەر بکەمەوە چۆن ئێمە بتوانین خوێندنەوە بکەین بە کەلتور ئەمەش چەند هەنگاوکەوێت ئەم هەنگاوانە ئێمە چۆن هەوڵی بۆ بین چۆن بتوانین هەل لە سەرەتاوە لە ناو خێزانەوە هەتا ئەگاتە ناوەندە ئەکادمیەکان تا گاتە ناو کۆمەلگا هەتا ئەگاتە ئەو ناوەندانەی کە ڕۆشنبیرین بتوانین خوێندنەوە خۆشەویستکەین لای خەڵک بە چ ڕێگایەک ئەمە چەند هەنگاوێکی باشێت من ئەمڕۆ یەکێ لە نووسەر و شاعیرە جوانەکان قەڵەمە جوانەکەی کورد مامۆستا تاڵە تایرم لەگەڵایە کە بتوانێت هەندێک ڕوونکردنەوەمان باتێ چۆن خوێندنەوە بکەین بە کەلتور مامۆستا گیان سڵاو لێبێ دڵخۆشم کە لەم پێشانگایە ئەو بینم ئەم پێشانگایە بۆ خۆی کۆمەڵێک تایبەتمەندی زۆر باشی هەیە بەر لێ بچمە لای بابەتی کەلتورەکە بوونی ئەم پێشانگایە ساڵانە تا چەنە بێتە بەشێکی گرن لە خوێندنەوە و داهێنان و خستنە ڕووی کتێبی نوێدا بێگومان بوونی کتێبخانە یا بوونی پێشانگا یا بوونی کتێب بە تایبەتی بۆ شارێکی وەکو سلێمانی ئێزگار پڕبایەخ یەکەم لە بەرەوەی خۆ دەزانین سلێمانی پایتەخت و ڕۆشنبیریە و سلێمانی هەمیشە بۆ نەسراوە کە ناوکەکەی ناوکەشی فەرەنجی و کولتوریە یعنی ئەوەندەی حاج تۆفیق پیرەمێرد ناسراوە باوەڕ ناکەم کەس ناسراوە بێت لە چلەکانە ئەوەندەی مەسەلەن زێوەر ناسراوە ئەوەندەی سالم ناسراوە ئەوەندەی نالی ناسراوە یعنی بوونەتە ئەدیبانی نووسەرانی شاعیرانی بوونەتە شوناسی ئەم شارە شوناسەکەی باش بوونی پێشانگای کتێبی ساڵانەی بەردەوام کە کەلیمەی بەردەوام زۆر گرنگە بۆ شارەکانی تر یەک جار بەیاغ بێ بۆ سلێمانی دەجار بە بەیاغ لە بەرەوەی شاری سلێمانی کە پێشانگایەکی ئاوا لە خۆ بگرێ ئەو هەموو دەستگایە بێن بە عەرەبتەوە بە غەیرە عەرەبتەوە بە فارستەوە بە غەیرە فارستەوە و ئەو هەموو شۆی و تێکەڵاوبوونەی لە نێوان ئەدیبان و نووسەرانی ئەو میلەتانە هەیە یان حتا یەکتر ناسینی ئەو دەستگایانە یعنی ئەو دەستگایانەی کە لە ڕۆژهەڵات دێن ڕەنگە دەیان ناونیشانی کتێب لێرە بین کە بیانەوەی بیبەنە ئەو دیو یان با بڵێن دەستگاکانی بڵاوکراوەی ئێمە لە هەولێر لە بادینان لە سلێمانی کە دەستگا عەرەبیەکان دەناسن لە مەسر دەیان ناسن لە لەبنان دەیان ناسن لە بەغداد دەیان ناسن ئەو هەموو شۆ گۆڕینەوەی کتێب و ئەو کتێب بەم بدێ لای خۆم بڵاوی کەمەوە عەقدێک لەگەڵەکەم ئەو کتێبە بۆ من ئەوەندەی بۆ مندانێ ئەوەندەی بۆ بوونی ئەو هەموو شوێیە وێڕای ئەم ڕووە شارستانیەی کە پێشانگە هەیەی بیرمان نەچێ یعنی پێشانگە ڕۆژ زۆر شارستانی هەیە وەکو ژینگە پارێزی وەکو دارچاندن وەکو مناڵ دۆستی وەکو ئاژەڵ دۆستی یعنی ئەمانە کۆمەڵێک چەم کرد کە ئێمە ناساندنی کەلتورەکان بەیەکتر یعنی ئێمە مەسەلەن لە ژینگە پارێزی مهم نییە کابرا ئایدۆلۆژیایەکەی چیە هەمومان موافقین لەسەر ئەوەی دەبێت ژینگەی وڵاتەکەمان بپارێزی لەسەر پاک و خاوێنی لەسەر مناڵ دۆستی لەسەر گرنگژیان بە پەروەردە یعنی کۆمەڵێک خاڵ هەیە کە ئێمە هەمومان کۆکین لەسەر ئەوەی گرنگە و گرنجیش نییە ئەوەی کۆکە لەسەری ئایدۆلۆجیاکەی چیە ڕەنگە ئێمە لەگەڵ چوار کەسی ترا لە چوار بیرۆکەیە جیاب بینەوە بەڵام لە بوونی زەرورەت و بایەخی بوونی پێشانگا لە شارەکانی کوردی هەمومان کۆچین لەسەر ئەوە کە بوونی پێشانگا لە هەموو شارەکان لە دۆک بێ لە هەولێر بێ لە کەرکووک بێ لە مەریوان بێ بە تایبەتی بۆ ئێمە مامۆستا ڕەنگە میلەتانی تر مەسەلەن ئەرشیفە چنەتەوەیی بەهێزیان هەبی مێژوو خۆیان بە تەواوی نووسیبێتەوە
هی ئێمە نا ئێمە ئیشمان بەوەیە کە بە عەرەب و تورک و فارس و دنیا بڵین دنیا بینیمان چیا بە تەمای چین چۆن بیرەکەینەوە ئەدیبی ئێمە چۆنە هونەری ئێمە چۆنە ڕاستە زۆر باشە کەواتە با بچینە سەر ئەو بابەتەی چۆن بتوانین ئێمە خوێندنەوە بکەین بە کەلتور ئەو هەنگاوانە چین مامۆستا بەڕای من یەکەم هەنگاو خۆشویستی زمانی کوردیە یعنی تۆ گەشتێکت خۆش نوێ گرنگی پێ نادەی ڕاستە وە دەبێ هەموو کوردێک بزانێت کە مانەوەی پەیوەستە بە بوونی زمان بەمانەوەی زمان ئوستاز ئێمە لە زۆر شوێن دەرکراوین لە نەتەوەی کورتەکان دەرکراوین لە مێژوو دەرکراوین حتا لە مەزیسی تەعاونی خەلیجیش دەرکراوین لەی شوێنەکانین بەس لە ناو زمانە هەین ڕاست تاکە منداڵدان تاکە شوێن کە تاکە ماڵ کە هەمان بێ ماڵی زمانە یعنی ئەو ماڵی کە من لێ دەدایک بوومە لە ماڵی باپیرم ڕاستی ئەوە یەکەم ماڵ نییە ماڵەکەی یەکەمم کە ماڵی ناو زمانە ئێمە لە ناو زمانە ژیانکردنمان کردووە یعنی تەسەور دەکەی ئێمە دەوڵەتمان نەبووە کەچی لە مەموزینی ئەحمەدی خانی خاوەنی دەوڵەتی تەسەور دەکەی ئێمە خەواتی سینایەتیمان نەکردووە لە ڕێگای قانەعی شاعیری و خەواتی سینایەتیمانەیە تەسەور دەکەی ئێمە ئێستاش جیرۆدەین بەدەست خۆشگوزەرانی و باشگوزەرانی و کارگوزاریەوە لە شعرەکانی فایق بێ کەسا دەیدۆزینەوە ئەو جوانەی مەبەستمانە کە لەگەر مناڵمان لەگە خێزانمان لەگە خوشکمان لەگەر هاوڵەکانمان بێ لە عەبدوڵڵا گۆرانە دەیدۆزینەوە کەواتە ئێمە ئەمانە هەمووی پێشتر هەمووی بەدیکراوە ئێمە لە ناو زمانە جوان ژیاوین سینایەتیمان کردووە خەواجێر بووینە دەوڵەتمان دامەزراندووە ڕاستە ڕۆشنگەریمان نەبووە بەڵام باوەڕ دەکەی ڕۆژنامەی ژین بخوێنەوە حاج تۆفیقی پیرەمێرد بە یەکێک لە ڕۆشنگەر گەورەکانی سەدەی 20 ئاژمار دەکری تەسەور دەکەی لە ڕێگەی حاجی قادر و کۆی و شعرەکانیەوە ڕۆشنگەریمان پەیڕەو کردووە تۆ سەیری کە لە دەرەوەی زمانە خاوەنی هیچ نین لە ناو زمانە خاوەنی هەموو شتێکی دەوڵەمەندی کەواتە خۆشویستنی زمان هۆکاری یەکەمەکە ئەو دایک و باوکە ئەو مامۆستایە ئەو بەڕێوبەرە ئەم کەسەی کە ئەم خۆشنووسەی کە قەتعەیەکی دوکانێک دەنووسێ کە قەتعەیەکی دوکانێک دەنووسێ کە ئەگەر زمانەکەی خۆش بوێ بە ڕێک و پێشی دەینووسێ یان بە زمانێکی پاراو دەینووسێ ئێمە زمانێک دەوڵەمەندمان هەیە دەبێت دایک و باوکەکان بزانن کە ئەرچی یەکەمیان ئەوەیە کە مناڵەکانیان کوردیەکی باش بزانن من بەداخەوە ئێستا زۆربەی کات دەبینم دایک و باوکە شانازی بۆ دەکەن کە مناڵەکانی زمانی ئینگلیزی دەزانن من پێم ناخۆش نییە مناڵ زمانی ئینگلیزی بزانێ ئینگلیز زمانێکی دنیای و گلۆبالیزمە ینی با زمانی دایک فێر بێت بەباشی بەڵام ناکرێ زمانە ئینگلیزیەکەی باش بێ و زمانە دایکی باش نەبێت زمانی کوردی باش نەبێت دەزانی من مناڵم دیوە گوتی عەبدوڵڵا گۆرانم خوێندێتەوە زۆر نازدار بووە وتم بەچیت خوێندێتەوە گوتی بە زمانی ئینگلیزی سێرجم بۆ کردووە هەندێک تێکستی تەرجەمەی ئینگلیزی کراوە چۆن دەکرێت یەکێک لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە ڕێگەی زمانی ئینگلیزیەوە عەبدوڵڵا گۆران بخوێنێتەوە بە کولتورکردنی کتێب و خوێندنەوە ئەوانە یەکەم هۆکاری خۆشویستنی زمانە کە ئەرچی هەمومانە ئەرچی بەڕێوبەری قوتابخانەکانە ئەرچی بەڕێوبەری مستەشفاکانە دەزانێت ئێمە زۆر جاران دەتوانین حتا لە شوێنەکانی تریشە ئوستاس یعنی دەتوانین ئێمە پێویستمان بۆیە زمانی کوردی پارە بچێتە هەموو شوێنێک یعنی من زۆر جاران پێم خۆشە باوەڕ دەکەی لە بازگەکانی سلێمانی جاروێ ئەفسەرێک وەستاوە بە کوردێکی پارا قسە دەکا چەندم پێ خۆشە پیاوێکی ئاسایش کوردێکی جوان دەزانی چەند گرنگە کە عەرەبێک دێ لە تاسوزەوە دێتە ژوورەوە بە کوردێکی پارا و بە خێراتنی بکەیت بە کوردێکی کوردی بزانی و یارمەتی خەڵک بێت پاراستنی زمان پاراستنی با بڵێن زمانی کوردی ناو خێزانتە لە ناو عائیلەکەتە ناو مناڵەکانتە من پێم وایە ئەرشیەکەمە هەموو ئەرکەکان ئێمە سەرەتا لە خێزانەوە سەرچاواگرێ ئێمە ئەتوانین لە ناو خێزانە کەلتوریکی خوێندنەوەی جوان دروست بکەین بێگومان دەتوانین بێگومان بەڵام ئەمە یعنی ئەم هەڵمەتانە مامۆستا هەڵمەتی گشتگیری پێویستی بە موئەسساتی زۆرە پێویستی بە وشیاری زۆرە پێویستی بە وشیارکردنەوەی زۆرە ئەمە دەبێت میدیا ئیشە سەبکە نووسران ئیشە سەبکەن تەلەڤیزۆنەکان ئیشە ڕادیۆکان ئیشە سەبکەن ئەمە وەکو لایەنێکی گشتگیر بەڵێ وەکو لایەنێکی ئەوەی کە بۆ منە مناڵێک بۆ منە 5 ساڵانە ئیتر لە ئێستۆ من کاریۆی لەسەر لەگەڵکەم
فێری نامیلکەی کتێبێکی بکەم بە ڕسمەوە بیخوێنێتەوە چیرۆکیش بێت زۆر ڕاست بۆ ئەوەی کەیتر ئێمە لەو کێشە گەورەی ڕزگارمان بێت کە تەکنۆلۆژیا باڵی کێشاوە بەسەرمانە ئەگەر لە مناڵیەوە بەم شێوازە گۆشمان کرد ئەتوانین لە ئایندەیە چاوەڕێی کەسێکی باشی لێ بکەین بێگومان لەبەرەوەی یادەوەری ئەو منداڵە دەبێتە یادەوەری کتێب و زمانی کوردی ئەتو ئێستا زۆر چێش تێدەی خۆی ڕەنگە ئێستا مێشتر نەبێت دەی خۆیانە دەی خۆی لەبەرەوەی دایەکت کاتی خۆی لێی ناوە یادەوەری لەگەڵ ئەم چێشتەیە هەیە یادەوەری لەگەڵ ئەو بۆنەیە هەیە یان عادەتێکە کا توێ ئێستا پێویست پێ نەماوە بۆ تەمەنا بەڵام دووبارەی دەکەیەوە لەبەرەوەی یادەوەری لە ماڵەکەی خۆتا یادەوەری لەگەڵی هەیە ئینسان هەمیشە یادەوەری مناڵی خۆی خۆشەوێ جاروەیە مەساسەیەکە جاروەیە یاریەکە جاروێ جۆرێکە لە پێڵاو ستایلێکە لە جل تۆ دەیکەوە لە بەرەوەی لە یادەوەری مناڵیتە ماوە ئەگەر زمانی کوردی و خۆشویستنی کتێب و خوێندنەوە و کولتور ببێتە بەشێک لە یادەوەری ئەو مناڵە کە گەورەش دەبێت ناتوانێت ڕێزی نەگرێ چونکە ناتوانێت ڕێزی یادەوەری خۆی نەگرێ زانی ڕاستە یعنی ئەگەر بووە کاسبکاریش ئەگە بوو بە فیتەریش ئەگە بوو بە شتێکیش کە هیچ پەیوەندیش بە خوێندنەوە نەبێ ئەو مناڵە کتێب ببینێ وەکو یادەوەری مناڵی خۆی هەر ڕێزی دەگرێ بابزاری باش ماشەڵڵا زۆر شیرین بۆم قساکەی دوو دەقەیەکم ماوە یەک پرسیارم هەیە پێم خۆشە بیکەم بۆچی لەگەڵ هەرموو بارودۆخەکانە کە ئێمە پێیان تێپەڕوین تەناشت کتێبە کە نرخی خۆی لە دەستنیاوە بۆ مامۆسا ڕاستەکەی من تەسەوەر دەکەم ژیانکردن لە ناو کتێبان بۆ کورد خۆشتر بوو بێ وەک لە ژیانکردنی ڕاستەقینە من باسی ئێستا ناکەم باسی هەشتاکان دەکەم باسی هەفتاکان دەکەم باسی شەستەکان دەکەم باسی پەنجاکان دەکەم بە هەموو سەردەمی پاشایەتی و سەردەمی ستەمدیدە و پڕنەهامەتی بەعس کە بەعس دڕندەیەکە ڕەنگە ئەم جیلە نەیزانێت چ دڕندەیەک بۆ بەرامبەر بە ئینسانی کوردی ئێمە هەمیشە مەسەلەن لە ناو کتێبە شۆڕشمان دیوە ناو کتێبە ئازایەتیمان دیوە ناو کتێبە تۆڵەمان دیوە یعنی باوەڕ دەکەی من کە لە گەڕەکی کوران کە زلەیەکیان لە مریشک فرۆشێک دەدا بەعسیەک زلش لێدا زوو تێکستێکی مامۆستا شێرکۆبێ کەسم دەخوێندەوە کە لە کەشکۆڵی پێشمەرگایە هەبوو لەسەر ئەوەی کەیمە چۆن تۆڵی خۆمان دەکەینەوە یعنی ژیانکردن لە ناو کەشکۆڵی پێشمەرگەی مامۆستا شێرکۆبێ کەسە زۆر ئاسوودە بەخشتر بوو لەو هەموو زلە و لەو هەموو نەهامەتی و لەو هەموو ئیهانەیە کە دەکرا زۆر جاران کە مەسەلەن هەژارێک دەبینی لە ژیانی واقعیدا هیچ بۆ ناکرێ ئوستاز ناتوانانی یارمەتی بدەی شعرەکانی قانعی شاعیر یارمەتی دەدا لە دژە زوڵم و لە دژە دەرەبەگایەتی و لە دژە دەوڵەمەندی و یان شعرێکی مامۆستای هێمن وکرانی یارمەتی دەدا بۆیە دەبینی ژیانکردن لە ناو کتێبی مامۆستا هێمنە خۆشتر وەک لە ژیانی ڕاستەقی ڕاستە دەست خۆش پێ مامۆستا مسپاسی تۆکەم دڵخۆشم کەیە وەکو نووسەر و وەکو قەڵەمێکی جوان لە نێوان پێشانگانەیە بوونتانەیە کتێبتان هەیە بەرهەمی جوانتان هەیە سپاس بۆ تۆکەم بۆ لای من دەست خۆش بێت هیوادارین کە ئەوەی کە ماوە سەردانی نەکردووە سەردانی پێشانگای کتێب کات چونکە ئەو کتێبانەی کە هەم ناوخۆین هەم دەستی نووسەرە کوردەکانمانن هەو کتێبانەشی کە بیانین وەرجەڕان لێرە بوونیە هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازم خواتان لەگەڵ